بینەرانی عەزیز و خۆشەویست هاتمەوە خدمەتان بۆ پێشکەشکردنی ئیدامەی بەرنامەی ئەو حوتوی تەلەڤیزیۆنی پەرتۆ. لەم بەشە لە بەرنامە هاوڕێ ساڵحی سەرداری دەبیری کۆمیتەی کوردستانی حیزبی حکومەتیمان لەگەڵا قسە باسەکەین سەبارەت بە جەنایەت و نەسڵکوژی دەوڵەتی فاشیستی ئیسرائیل. پێشەوەی پرسیارەکانم مارەسە بکەم، هاوڕێ ساڵح، ئەگە دەنگی منتە زۆر خۆشاتی بۆ ئەم بەشە لە بەرنامەی ئەوڕۆی تەلەڤیزیۆنی پەرتۆ. بەڵێ هاوڕێ عەبوو، سڵاوم هەیە بۆ خۆت، بۆ هاوکارانت و هەروەها بینەرانی تەلەڤیزیۆنی پەرتە و بەشی کوردی. زۆر سپاس بۆ تۆش. هاوڕێ ساڵح، وەکو تیتری بەرنامەکەش کورتی ئیشارەم پێ کرد و نووسراوەکەش بەرحەڵ دەڕوا بینەران دەیبینن لەسەر جەنایەت و نەسڵکوژی دەوڵەتی فاشیستی ئیسرائیل. هەروەکو بۆ خۆت ئاگاداری ئیسرائیل جەنایەتکار بە شکڵێکی زۆر وەحشیانە، زۆر درەندانە، زۆر فاشیستانە بەرحەڵ هێرشی کردوەتە سەر غەزە لە ئیدامەی هێرش و حەملەکانی پێشووی. بەڵام ئەم هێرشەی کە جاران ئەگەر لە دوورەوە بوو یا بە بۆمباران و تۆپباران و ئەمانە بوو، ئێستا یەک دوو ڕۆژە هێرشێکی زۆر وەسیعی زەمینی لە عەرزەوە کردوەتە سەر غەزە. ئێوە سەبارەت بەم نەسڵکوشیە، بەم جەنایەتە بێ سابقە چۆنی چاولێکن و چۆنی هەڵەسەنگێنن؟ ئەم هێرشە تازەوە ئیشارەتان پێکرد لە ئیدامەی هێرشەکان تریا لە دوای 7 ئۆکتۆبر دەستی پێکردوە و واقعەن جەنایەتێکی بێسابقەس. جواب هیچ کەس نهاتۆ لە زەوی، لە هەوا، لە هەر جۆرێک پێی کراوە جەنایەتی کردووە. خەڵکێکی برسی، فەقیر، ماڵوێران ئاوارە هەر نەژێر تۆپ و سەرنێزە و بۆمباران و ئەوانە ڕۆژنیە دەیان و سەدان کەس نەکوژرێ. ئیتر ئەگەر قسە و باسی مەسئولی بیمارستانی شەفا یا باقی بیمارستەکان بیست بێتان باشکایەن هیچ نەماوە، حتا کەمترین ئیمکانات هەست. ئیتر مەجبورن لە ناو کەسانە وا زەخمین و ڕەمەقێکیان تیاماوە ئینتخاب بکەن، خۆ زۆریان ئیمکاناتیان نییە هەروە ئەمرن. ئەمە جەنایەتێکە حدود 80,000 ئینسانی تیا کوژیاوە و ئیسەیش هەر ئیدامەی هەیە. ئەمە لە ئیدامەی نەقشەیەک و تەرحێکا هەست، تەنیا دەوڵەتی جەنایەتکاری ئیسرائیل نییە، بەڵکو بێ ئەمریکا و بێ پشتیوانی هەمەلایەنێ ئەمریکا قەتعەن نەیەتوانی ئەم کارە بکە. ماوەیەکیش بلەخەرە ئاتەشبەسێک کرا، گرۆگانەکان یا زیندانیەکان مقدارێک گۆڕیانەوە، بەڵام حازر نەبوو ئیدامەی بە، حتا حازر نەبوو تا ئەو ڕۆژەوە ئاتەشبەسەکە کرابوو ئەمان دەست ڕاگرن، بەڵام دەستیان ڕا نەگرت و حەملەیان کرد و ئیسەیش لە پێرەکەوە کە ئەم حەملە زەمینیە و بە ئاشکراوتی کە ئێمە حەملەکەین مطلقاً نابێ غەزە بمێتەوە، ئەیکەن الحاقیکەن بە خۆیانەوە. ئەگەر 124 دەوڵەت لە دنیا و تویانە دەوڵەتی مستەقلی فەلەستین بە ڕەسمیتە ناسین، ئەو ێژێت دەوڵەت بێ دەوڵەت من تعین یەکەم شتیوانیە و ئەمە سەرزەمینهای ئەژدادی ئێمە بووە و بە ئاشکرا کەڵەگاییەکە و زۆری هەست و قودەتی هەست و قودەت ئەمریکا لە پشتیە و بەشێ زۆر لە غەرب، هەرچەند شەرمگینانە جارجار قسەیەکەن و ئەو جنایەتە مرتەکەبێ بە وا بە ڕۆژانە ئێمەی بەسین. بە نەزەر من ئەوە بە شەریەت ABC ئەخبار ABC کەمترین ئیتفاقەوە لەوێ ڕووەدا، لە گۆشە و کەنار، لە کوچە و کۆڵان، لە ژێرە و ئاوارانە، لەژێر ئەو ماڵە ڕووخاوانە هەزاران هەزار ئینسان تیا ئەچن، برسی لە برسا ئەمرن، لە بێدەوە دەرمانیە ئەمرن، لە سەرما و گەرما تیا ئەچن و ئەوان بە هەرحاڵ بەشێک زۆر لە میدیایەک وە قار و من عکسی کاتۆ، من ناتوانم من عکسکەتەوە لەبەرەوە بەشێ زۆر لە میدیاکاران و ڕۆزنامە نگار و خەبەرنگارانی کوشت. ئامارەکەی حدود 70-80 کەسە. دەسەڵان چەند کەسێک وە لە تەلەڤیزیۆنی ئەلجەزیرا
هینی بڵاو کردو هەر زۆر ئاگانە لیاندان کوشتیان بە قەناس و بە تیری تایبەت و بە تیرەندازی تایبەت کوشتنیانەوانە کەسانێ بوون یا زۆر لە ئەو ڕۆژنامە نگار و میدیاکارانە ئەم شتانیان بڵاوەوە کرد مەزدورم ئەوەسە کە ئەلعان ئەوە ئێمە لە دەرەوە ئەیبیسین گۆشەیەکی بچووکە لەو جنایەتە وا لەو سەرزەمینە لە غەزا لەو شارەوە 1-2 ملیۆن ئینسانیاتە اتفاقەکەوێت بەداخەوە کارێک فعلەن ناکرێت. زۆر سپاس هاوڕێ سەڵاروەکو بۆ خۆت ئیشارە کرد 130 و نازانم چەند دەوڵەت دەست بەم کردەوە دژێ ئینسانیەی دەوڵەتی فاشیستی ئیسرائیل ئێترازیان کردووە و ناڕەزایەتی خۆیان دەربڕیەوە و لەولاوە پێسا خواهان و بە ڕسمیەت ناسینی دەوڵەتی فلستینن بەڵام هەروەکو خۆشت ئیشارەت پێکرد دەوڵەتی فاشیستی ئیسرائیل گوێ نادا بەو شتانە هەروەکو بۆ خۆشت ئاگاداری زۆر نەهاد و سازمانی بینالمللی و هەروەکو ئیشارەت کرد وڵاتی زۆرا و زۆر لەگەڵ ئەم حەملە و جەنایەتانەی دەوڵەتی ئیسرائیل مخالفەتیان کردووە وەلێ دەوڵەتی ئیسرائیل بە قەولی معروف گوشی شنەوای نییە گوێ نادا بەوەی کە چێ ئەتراز دەکا و چێ ئەتراز ناکات تەسمیمی گرتووە دەڵێ یەکسەر نابود یەکات و دەهێنە ژێر کۆنتڕۆڵی خۆیان و هیچ شتێک بە ناوی دەوڵەتی فلستین بە ڕسمیە ناناسێ و هەر ڕۆژە زیاتر ئەم جەنایەتە ئیدامادا و بۆچی و نەقشی ئەمریکا و غەرب کولەن چۆن ئەرزیابیەکەی فکرەکەی تۆ ئەم دەرەجە لە دەخالەتی جەریانەکان و دەوڵەت و نەهادە بینالمللیەکان لە مقابل دەوڵەتی ئیسرائیلە کافیە تا دەست لەم هەموو جەنایەت و ئینسان کوژی و نەسڵ کوژیە هەڵگرێت؟ بەڵێ تا نازێوا بۆ ئەمریکا هەڵەگرێتەوە مەوزعی بێ ئەمریکا قەتعەن ناتوان هیچ کارێ بکەن نێشیانە کرد بەڵام جارجار بۆ خاڵی نەبوودن عریزە و بۆ ئەوە چوزانم متحدینی خۆی دڵ متحدینی خۆی بە تایبەت لە خەلیج و حەوزەی خەلیجە وەکو قەت ڕاگرێ ئەو مەسەڵەن شتێک ێژێ مەسەڵەن حەمڵەی کرد بە قەتەر تەوا و مەوزعگیری ترامپ ئەوە وتیتر تێکرارۆ نابێ بە قەتەری وت حەمڵەی ئاوا تێکرارۆ نابێ لە ئەوجی ئەو جەنایەتەوە پێرەکە دەستی پێکردوە هێزی زەمینی و یانێ وەکو بۆڵدیزر ئەچێ هیچ بەسەر پێوە نەماوە هەمووی ڕووخاندووە مارک ڕۆبیۆ وەزیر ئومورەی خارجەی ئەمریکا هەر ئەو ڕۆژەوە ئەو ئەمەڵای دەستی پێکرد چەند سەعات دوایەوە هات لەگەڵ نەتانیاهۆ دانیشت وەوتی ئێمە پشتیوانی کامڵ ئەەکەین لە ئیسرائیل لە حاڵێکە یعنی ئەو نەجنایەتەکە قورسە کە دەنگ فرە کەسی دەرهاوردووە حتا دەوڵەتەکان دەوڵەت فەرانسە نازانم ئینگلیس ئوسترالیا کانەدا حتا مسر ئوردون گشت ئەمانە دەگەندرات و کاکە ناکرێتەوە بکەی بەڵام ئەو وا دیارە عەزمی جەزم کردەوە دیارە پشتیوان قەویەکەی هەر ئەمریکایە ئەمان نەقشەیەکی تر ها لە نەزەریانە و ها لە بەرنمەیانە خۆشیان بە ئاشکا وتیانە ئەو نەقشەی خاوەرمیانەی جەدید گەرەکیانە مەسەڵەن ئیسرائیلێکی گەورە دروستکەن لە منتەقەکە ئەم غەزە و حتا ئەوەی مەحمود عەباسۆوان و بەخشەی دەوڵەت فلستین هەن غێرز حەماسیەکان ئەوە ملحەقەن و من ئیتمینانم هەست کە زۆر بەشێکتر لە وڵاتەکانیش هەر هینەکەن بەخۆیان و ئەگەر نەخشەکەیان بۆ سەر بچێ بۆیە تاوە نازەوا لە مەسەڵەن سابقەی نەبووە دەبیرکولی سازمانی مەلەی متحد ئانتۆنیۆ گوترێش یەژێ ئەمە نەسڵ کوژیە ئەمە جەنایەتە ئەمە گوایە مەسەڵەن ڕئیس ئەم نەهادەیە وەلێ خۆ جوابی نهاتۆ نمایندەی ئیسرائیل لە سازمان متحدا ئەچێ بە گژیە قسەیشی پێژە بێ حرمەتیشی پێیەکە بۆ ئەوە قودرەت ئەمریکا و ئەوان لە پشتێسی تۆ مەسەڵەن ئەم نەهادە دروست کراوە سازمان ملل بەنابە تعریف ئەشێ سڵحکە نازانم مەوزع بگرێ کەوێتە ئەو بینە دەی 2-3 ساڵە ئەم ئانتۆنیۆ گوترێشە هەرێژێ کە کاکە ئەمە خراپە ئەمە جەنایەتە دوێکە و پێرەکە ڕسمەن وتی نەسڵ کوژیە بەڵام جواب نهاتوو هیچ کەسیش نییە هیچ بێژێ هەڵەسەیەچێ حەمڵەکە بە قەتەر کەسیش نایێژێ
لەبەر ئەوە مەسەڵەن بالاخرە ئەمریکا لە پشتیە یا ئەبینی بە میلیۆنها ئینسانی متەمەدن ئەڕژێنە سەر خیابان ئیعترازەکەن نازانم هونەرمەند دانشجوو ئوستاد معلم ئەقشاری مختلفی جامعە لە سەراسەر دنیا بە میلیۆنها ئەڕژێنە سەر خیابان و شعارە دەنەوەوانە وەلێ ئەوان گوێ بە کەس نان پێرەکە کە ترامپ هات بۆ لەندەن استقبالی لێکە لایەن خانەوادەی سەڵتەنەتی مەلەکە ئۆوانۆ کوڕی مەلەکە کەیسە پاشایە نازانم کێ فیلیپ بەڵام هەر لەو لاوە چەند خیابان ئەولاتر خەڵکی لەندەن هاتنە خیابان و پێیان وت بەخێر نەیت ترامپ بەڵام خۆ ئەوان هینیان نییە بە قەولی معروف پەکیان ناکەوێت بە قەڵفازیە تەرتەر نەباشە ئەسڵان هەرچی قسە تازایی نازانم سازمانێز بناو ئەنتیفا لە هینە ئەنتیفاشیست و هەر ئیمڕۆ دوێ کە نازانم چیان کردووە عەلەی ترامپ و دەوڵەتەکەی یا ئەترازێکیان کردووە ممکنە بەیانیەکیان دابێ بە عنوان سازمانێکی تۆریستی معرفی کردن گەرەکمەوە بژم تۆ لە هەر گۆشەیەک چاو ئەەکەی هاتنە سەرکار ئەم ترامپ و دەوڵەتە فاشیست و ئەوانە مەجای داوە بە نەتانیاهۆ و دەوڵەتی دەسەڕاستی و ئرتجاعی ئیسرائیل هەرچێ میلیان بێ بیکەن خۆگە ئیسرائیل خۆی وایە بەرگەی 6 مانگ ئەیتوانی لە ئیمکانات خۆی سفاکا و بۆم بارانکە و تەیارە و نازانم چیچی هەموو ئیمکانات تەسلیحات و پوڵوانەی لایەن ئەمریکایە ئەویش هەمووی بە پوڵی ماڵیات دەهەندەکانی کاریگەران و فەقیر و زەحمەتکێشی ئەمریکا و استثمارێوا لە وڵاتەکان ترا ئەیکا ئەوانە بەدەستێ ئەبێ بە ئەسلحە و ئەوێ بە بۆم ئەیکا بەسەر خەڵکی بەشمەینەتی غەزا ئەمە لایەکی خۆ لایەکیشی ڕقیبەکان یەسی حەماس و جمهوری ئیسلامی و ئەوانە ئەوانیشە نابێ بنیان بێهین بێ پێیان ئەوانە واقعەن جەنایەتکارن شەڕ تۆریزمی حەماس وانە بەڵام قابل مقایسە نییە لە موردەوە کە مەسەڵەن بێژی حەماس حازرە چەند جار حازر بووە بچێ ئاتەش بەس کە ئەوان ئامادە نین یەژن تۆ نابێ وجودت بێ ئەسان مردم فلستین نابێ وجودیان بێ ئێمە هیچ وەخت حەز ناکەین حەماس و حزبوڵا و جمهوری ئیسلامی و ئەوانە وجودیان بێ لەسەرم عەرزا هەر ئەوانە واقعەن باعث و بانی فرێ بەدبەختی و ئەوانە بوون بەڵام جەنایەتکار بوونی حەماس و جمهوری ئیسلامی و حزبوڵا و چیچی ئەمە هیچ تەوجیهێ ناتوانێت بۆ ئیسرائیل کە ئاوا بکە ئەخر ئەو 800,000 نەفەرە گوناحیان چییە خۆ گشتی حەماس نییە خۆ گشتی حزبوڵا و تۆریزم جمهوری ئیسلامی نییە هانەکانەوەیە کە حەماس لە ناویانایە و بڵێ بە هەر حاڵ مەرزوورم وەسە 20,000 لەو 800,000 مناڵ بەربێشکە بگە تا مناڵی 10 ساڵە مەدرسە ڕووخاوە بیمارستان ڕووخاوە شاروێران بووە هەموو شتێکیان کردووە واقعەن هەرچێ یان بێسابقەس بە نەزەر من یانە شت ئاوا من لە تاریخا نەمدیوە من خوێندومەسۆ لە شەڕ دووەم جەهانی ئەوانە وەلێ موردێکی ئاوا کە بە ئاشکرا تەواو دنیا مخالفت بێ وەلێ گوێ بە کەس نەیت وەک چیە و جەنایەتە لە شارێکی بچووکە 800,000 نەفەر بکوژی بەرزەن بێ سابقەس بۆیە بە شەریە دەبێت لە مەقابڵیا بێسێەوە کارێ بکرێت لە موردە زۆر سپاس هەورێ ساڵە باتەوە زێ بەم وەزیەتەی کە لە غەزەیە و بەسا لە بینی دەوڵەتی فاشیستی ئیسرائیل و خەڵکی بێتاوان و بێسارە و فەقیر و هەژاری غەزا ئەو جەحانەمە دروست کراوە گەر گەورەتریش چاو لە وەزیەتەکە بکەین بە مانای واقعیەکەی خاوەرمیانەیەکیان وەکو جەحانەم دروست کردووە تەنیا لایەک نییە بەم فاکتۆرە باتەوە زێ بەم بۆحران و وەزیەتە نالەبارەی کە لە خاوەرمیانەدا وجودی هەیە لایەکی تریش و حتمەن ئاگاداری دوێنێ و پێرۆمانە دەوڵەتی تورکیە و ئیسرائیل بەیسا ئۆردوغان و نەتەنیاهو جەدەلێکی لەفزیان بوو کە ئۆردوغان ئیدعای کردووە
جارێ ئەوەی کە چەندێ دروست و نادروست و چەندێ حەقیە و یان ناحەقێتی ئیدعاکاتە وەکو جەریانێک وەکو دەوڵەتێکی ئیسلامی هەر وەکو جمهوری ئیسلامی دەڵێ ئۆرشەلیمی شاری ئێمەدا ناتانیاهوش دەقیقەن دوێنێ بۆی کورد دەیکوتنا ئەسڵەن ئۆرشەلیم بە ئێوە هیچ ڕەبتی نییە منظورمەوەدا پای دەوڵەتی تورکیەش بەم جەنگی لەفزیانە خەریکن بەو نەتیجە بگەن کە حملە و هێرشکەنە سەر یەکتری یعنی ئۆردوغانیش بە جۆرێک بەو شکڵەی کەلان جمهوری ئیسلامی چل و چەند ساڵە ئەم مشکلاتی دروست کردووە ئێستاش ئۆردوغان و دەوڵەتی تورکیەش خەریکن ئەم ماجرایە زۆرتر پەرە پێدەن و ئەم مەسەلە ئەم ئەوزاعە تۆ بەرەوچوە ئەبینی پێ وایە بەرەوچوە دەچێ و هەروەکو خۆت ئیشارەت پێکرد دنیای متەمەدن و خەڵکی متەمەدن کە هیچ قازانجێکیان لەگەڵ ئەم دەوڵەتە فاشیستیانە چه ئیسلامیەکەی و چه مەذهبی و کۆنەپەرستی و ارتجاعیەکەی وەکو دەوڵەتی ئیسرائیل هیچ قازانجێکیان لەگەڵ ئەمانە نییە و شەرمە لە قەرنی 21 بۆ بەشەریەتی متەمەدن کە ئەم وەزیەتە تەحملەکەن بلاخرە ڕێگا چارە چیە و پێت وابێ ئەم ئەوزاعە بەرەوچوە ڕواباتەوە جێ بەم دەخالەتانەی کە تورکیەش کردوویە. بەڵێ ئەوەڵەن ئەوە کە تورکیە مەسەڵەن یا ئەردۆغان ئاوایەژێ ڕیاکاریەکی یا درۆیەکی زیاتر هیچ نییە اتفاقا لەم شایەتە ئەوە ئەکا بە خەڵکی فلسطین ئەو زۆرترین مبادلەی تەجارەتی و کالا و فلان و فیساری هەست تورکیە بۆ ئەوە خۆی بەرحاڵ مدعیەکە لە منتەقەکە و ئەخوانیە و دڵی ئیسلامیەکان و ئەخوانیەکان ڕاگرێ قسەی ئاواکە بەڵام لەمەیان ئەمەڵا مطلقاً بەرامبەر بە ئیسرائیل هیچ ناکە ئەوە مەسەڵەن ئیسرائیل لە سووریەوە هاتووە تا قەراق دەمشق بەڵام مەسەڵەن تورکیە هیچ ناکە هەر پێم ئاوا و هەر ڕەشە و گوڕەشە ئەوانە ئەترسن ئەزانم چون بلاخرە ئەم بەحسی نەقشەی خاوەرمیانە تورکیە ژەگرێتەوە حتا ئەوە کە تورکیە بە جۆرێ حازر بوو لەگەڵ ئۆجەڵان و پێکاکا و شتا وارەدا ئەو شتە کەزاییە بێوە تا ئیسە بوون و حتا پێکاکە چەکی داناوە و ئەوانە زاهرن هەر لەم چوارچێوایە نیگەرانە ئەترسێتەوە کە ئەم نەقشەی خاوەرمیانەی گەورە شامڵ ئەوانیش بێ بۆیە بەرگریەکە دفاعەکە فعلەن ئەترسێ ئەنا مطلقاً کاریان بەسەریۆ نەبێ مطلقاً هیچ ناکا بەرامبەر بە ئیسرائیل هەر نۆکەر ئەوانە نزیک ئەوانە و ئەمریکایش هەر بێ ئەمریکا دەست ناکا بە ئاوا تورکیە بۆیە مەسەڵەن تۆ تماشاکەی کشۆرەی حتا حوزەی خەلیج ئەوانە وایانوت مەسەڵەن خەڵکی فەلەستین حەقیانە لە عەرەبستان ئیمارات قەتەر هەموو ئەمانە ئوردون چایە لێ بکە میسر هیچ ئێقدامێکی عەمەڵی ناکەن بۆ ئەوە بەرگریکەن لەم هینە چوزانم ئەوە هەفتەی گوزەشتە دوایەوە حەملەکرا بە قەتەر ئیسرائیل کردین ئەوڕاز پایتەخت قەتەری لێدا کۆبنەوەیەکیان کرد دەوڵەتهای ئیسلامی هیچیان نەتوانی بکەن هیچیان مطلقاً نەوت ئەوە ساڵهاس محکومکردنی تر بۆ بەموت وتی ئەمە محکومە هەرەونە لە حاڵێکە ئیسرائیل بۆ خۆی لەو وەسەتا بەمەیل خۆی هەرکە مەیلی بێ لێدا چییە کریە من ڕاستیەکەی زۆر زۆر سەختە بنیام لە ئایسا بێژێ چییە کرد چون ئەوەی بە خەڵک مەربوتە ئەوەی بە خەڵکی بەشمەیەتی ئەم دنیا بەشایەتی متەمەدنە ئاعتراض خۆیان کردووە حتا فشاریان ناوەڕ بۆ دەوڵەتەکان خۆیان ئەوانیش ئاعتراضکەن فشایان ناوەڕوە کە چوزانم بێژن ئاغای نەتانیاهۆ تۆ جنایەتکاری تۆ ئەشێ محاکمە کریە وەلێ هیچ ئەقدامێ تایسە نەبووە سەبایس ئەوە کە بچڵەکێتۆ نەتەنیان نەبووە بەڵکەوە دیمان پێرەکە حملەی زەمینیشی کردووە بۆیە من وازانم بەداخەوە فعلەن کارێ ناکرێت بەستەگی هەست لە چوارچێوەی ئەوزاعێکەوا لە دنیا هەست شەڕی ئۆکراین و رووسیا شەڕی تجاری ئەمریکا و چین وەزیەت جمهوری ئیسلامی و ئەمریکا وەزیەتێوە ئەم نەقشەی خاوەرمیانە چەندی کشتە بەرەو گشت ئەمانە بەرزەمن تەسییانەس کە لە داهاتووە ئەبێ چی بکرێ بەڵام سەیڕای ئەمانە بە نظر من خەڵکی بەشمەینەت و متەمەدن نابێ مانوو بن نابێ کۆتا بن و ئەبێ
علێ ئەم جنایەتە فعالیتکەن لە خیابان نابن اعتصاب و اعتراضکەن فشار بێن بۆ دەوڵەتەکان خۆیان بەرامبەر بە ئیسرائیل بێسن هەر ئەم کارانەوە تا ئیسەکراوە بنزەمن بەشێک باش بووە بەڵام کافی نییە ئەبێ بە قدرەت زۆرترە وارد بن. زۆر سپاس بۆ تۆزیەکان تاورە ساڵە وەختەکەمان تەواو بووە مەجای پرسیاری زیاترم نییە زۆر سپاس بۆ تۆزیەکان و بۆ بەشداریت لەم بەشە لە بەرنامەی ڕۆی تەلەڤیزیۆنی پەرتۆ. منیش سپاسدانەکەم کات و ساتێکی خۆش. زۆر سپاس. بینەرانی ئازیز و خۆشەویست بەم جۆرە هاتینە کۆتایی ئەم بەشەش لە بەرنامەی ڕۆی تەلەڤیزیۆنی پەرتۆ. داوەتەکەم بینەری ئیدامەیی بەرنامەکان بن کات و ساتێکی خۆشتان بۆ ئارەزووەکەم و ساق و سڵامەت بن.